تیمی 964 گەیشتە ڕۆژئاوای کوردستان. یەک کورد کیژان دەولەتێ بێ زەڵمتی ببێ ئەم ژێر حازرن. چاوتان لەسەر 964. سڵاوتان لێبێت لە ڕۆژاوای کوردستان لە شاری حەسەکەل لە ریزەکانی پێشەوەی بەرگریکردنین لە هێڵی پێشەوەی لەگەڵ عەقید سەلام هەوڵ دەدەین کۆمەڵێک زانیاری سەربازی لێرەوە لە هێڵی پێشەوە بۆ ئێوە بخەینە ڕوو و هەروەها باسکردن لە بەرخودانی کۆبانێ و ئەو گەمارۆی کە ئێستا لە سەرێتی و ئەوەی کە ئەگەر جارێکی تر شەڕ لە کۆبانێ ڕووبداتەوە ئاراستەکانی شەڕ چۆن دەبن ئەمانە و زۆر پرسیارێتتر لە عەقید سەلام ئەسەد ڕێژەکاری 964 بۆ کاروباری سەرباز دەکەم. جەناب یاغی ماندوو نەبی. سپاس دەکەم خۆتش ماندوو نەبی گوڵ. هەر بژیت. پێشتر لێرەوە لە هێڵەکانی پێشەوە باسی سەنگەرەکانی شەڕوانان و هێزە کوردەکانت کرد. چۆن دەیبینی ئەمڕۆ؟ هەر وەکو خۆیەتی بەڕاستی جواندا بەشبوونە، ینی شۆنی ستراتیژیان بەدەستەوەیە ئەمانی کە لێرە ئەگەر ڕوو بداتن شەڕەکە لە حەسەکە، بەڵام زۆر شتەیە وەکو باسمان کردووە نهێنیە ناتوانین باسی بکەین باڵەیە، بەڵام باشە، ینی زۆر زۆر باشە. دیسانەوە ینی جارێکی تر مەسەلەن جموجۆڵی سەربازی و چەکداری زۆر لەم ناوچەیە چکە هێڵی پێشەوەیە دەبینرێت. مە زەرورە لە ڕوە سەربازەکەەوە زەرورە زۆر زەرورە تۆ ئەبێتن ینی سنگەرەکانت قایم بکەی، چونکە ئەم زەوەی کە ئیبینیتن ینی کراوەیە دەشتە، ئەبێ بتانی بە هەموو جۆ لە سنگەرەکانت قایم کە ئەو شۆنە ستراتیژیانە بەدەست بێتن بۆی بتانی بەرگری لە شارەکە بکەی کە نێنە ژوورەوە لە هەموو کاتێکیش هات نەژوورەوە ئەبێتە شەڕی ناو شەقام حرب شەوارە ئەو کاتە ئەو زەرەری کە پیانەگا خەیاڵیە بێتن. زۆر باشە. پێشەوە بچمە ناو کۆمەڵی وردەکاری ترەوە حەزەکەم ینی دوێنێ یادی 11 ساڵی ڕزگارکردنی کۆبانێ بوو. جەناب دەزانی ئێستا کۆبانێ گەماڕۆی خراوەتە سەر لەلایەن چەکدارانی شەرعەوە، ئەنتەرنێتی نییە، کارەبای نیە، ئاوی نییە و داوای بەهاناوە چوونەکەن. ئەمە چۆنە بینی ئەم بەرخدانی کۆبانی دیسان؟ خۆی کۆبانی ینی شارێکە کە ئێمە باسمان کردومان لە وێنانەوە داعش کۆتایی پێهات، ئێستا کەش ئەمە ڕقێکە ئەوانەی بینن تۆڵەیەکە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 2014 لە ریفی دێرزۆر لە شحێل، ئەگەر سەیری وەزیری دەرەوەی سووریا بکەی سەر لەگەڵ وەزیری بەرگری و ناوخۆ ئەوانە، ئەمە هەمویان لە شحێل لە وێنانە جەبهەت نوسرە پەیدا بوو. اینجا ئەمانە بوونە داعش، ینی هەر ئەم وەزیرانە خۆیانن کە ئێستاکە داعشن. هی ئەو سەردەمە ئێستاکە وەزیر بەڵێ شێبانی و ئەوانە بەڵێ ئامانە ئەو شەڕی کە لە کۆبانی کردیان و نەیانتوانی بیگرن ئەو بەرگریە لێوێنانەکرا، زەرێکی زۆریان پێگەی، کوشتارێکی زۆر زۆریاندا، ڕقێکە لە دڵیان ئەویان لەبیر ناچێ. بۆیە لەم کاتەیە ئەمە ئەکەن هەر ئەو داعشانەی کۆنن ئێستاکە گەڕاونەتەوە بەناو وەزیر و ئەفسەر و ئەوانە و پەلەماری کۆبانیە دەنەوە دووبارە کە ئاو کارەبای لێ بڕاوە، ڕێی لێ بڕاوە بە هەموو جۆرێکەوە لە هەموو لایەکەوە تەو کراوە، بەڵام با خۆیان تاقی بکەنەوە بچنە ناوی. وڵا حەزەکەم بێمە سەر ئەوەی کە مەسەڵەن ئەو بەرخودانەی کە لە کۆبانێ کرا 2015 بەڵێ یعنی دەنگدانەوەی جیانی هەبوو. بەڵێ ئێستا ئەمە مقارنەیەکم بۆ بکەی، ینی ئێستا چی جیاوازیەکی ئەگەر هێرش بکرێتەوە سەر کۆبانێ بەرخودان لە کۆبانێ ئەم جارش ئەمجا زۆر سەختترە بێ وەکو 2015 نیە، زۆر زۆر سەختترە بێتن بۆ هەردوو لە ینی زۆر سەختترە بێتن، ناتوانانی هیچ نەتیجەیەک بڵێ تاکۆ ئێستاکە. جیاوازێکە ئەوەیە ئەو شەربانانەی ئەوێنانە ئێستا ڕایەنانیان باشترە، تەدریبیان بەرزترە، چەکەکانیان جیاوازە لەگەڵ 2015 ئەو زەرەرەی کە بە داعشیاندا لە 2015 ئێستا لە 2026 ئەو ڕقەمە سفرە لە چاو ئەوەی کە ئێستا ڕووەداتن ئەگەر بچنە ناویەوە، زەرەرێکی خەیاڵیان پێداتن. ناتوانم پێ بڵم ژمارەکە باشە بەڵام بەڵێ بەڵێ بەو چەکانە و بەو ڕاهێنانەی کە ئێستاکە شەروانەکان هەیەە و بەو بەرگریەی ئێوێنانە و بەو سنگەرانەی کە دایان ناوە ئەو زەرەرە خەیاڵیە بێتن بۆ شەڕەوان. جەنابەت یعنی ئەوەی کە جەنەڕاڵ مەزلوم عەبدی باسی کە ئێستا بەڵێ ئەڵێ کۆبانێ دێرە زوور و ڕقە نییە، مەبەست چییە لەم قسەیە؟
ئێستاکە گەرباسی کۆبانی و دێڕ زۆر بکەین ئەو ناوچانە عارەبی تایە تەنها کورد نییە بەڵام کۆبانی جیاوازە ئەوێ خیانەتی لێکرا زانی وەزعی شەڕەکەی وێنانە جیاواز بوو لەگەڵ کۆبانیە جیاوازی سەربازی هەیە کۆبانی جیاوازە مقارنە ناکرێت بە ڕقە و دێڕ زۆر و ئەو ناوچانە و بڵین مەسکەنە نەخێر ئەم جارە جیاوازە کاک سەلام باسی زیانی سەرهەڵدانی داعش و ئەو بەرپرسە گەورانەی حکوومەتی سووریا ئێسەکە لە خەلایی شحێر بەڵێ یان خانەی شحێل سەریان هەڵداوە حەزەکەم بە وردی ئەوم بۆ باسکە ئەمە چۆن بووە و کوێ شوێنە چییە؟ خۆی ئەوانە خەلایە شحێل ئەمانە پێی تابوون خۆی کۆن تەنزیمی قاعیدە هەبوو دوایەوە بوونە جەبهەت النوسرە ئینجا جەبهەت النوسرە ئینجا داعش هەر ئەو سلسلەیە بێکەوە بەچراوەتەوە هەر ئەوانن کە ئەمە ئەکەن ئێستاکە لەم ناوچەیە ئەمانە پەیدا بوون ئەو کاتە لە هەروەکو بە جەنابتم وت لە وەزیرەکان و بەرپرسیارە گەورەکانی حکوومەتی سووریا ئێستاکە هی جۆلانی ئەحمەد شەرع ئێجا وەکو بە جەنابتم وت هەر بیر لەواکەنەوە کە کۆبانی لێنانە ئەو شکستە گەورەیان هێنایەوە خۆی تێڕوانی نەکە بوو کە داعش لە ڕقەوە سەری هەڵدا ناخێر لە شحێلەوە بڵین لە ریفی دێر زۆرەوە ئەلێنانەوە بەڵێ لێنانەوە هەفسەری هەڵدا نەوەک لە ڕقەوە زۆر باشە من و تۆ یعنی زۆر بەم ناوچانە گەڕاین باسی ئەوەت کرد کە ئێستا کەشوهاوەکە ساردە باران باریوە عەرز قوڕێکی زۆر زۆرە ئەمە ڕەنگە هاوکار نەبێ بۆ سوپاقی شەرەکە لە ئێستا هێرش بکەوە ڕەنگە حەزیان کردوێ لەم ئاگر بەستە ئەمە لە ڕووی سەربازیەوە بۆچی یعنی کە عەرز قوڕ بوو تەڕ و تووشی بوو هاوکار نەبێ بۆ ئەوان تۆ چی کە ئێستا لە کاتی شەڕە ئەو شەکانەی کە بەکاری دێنن تۆ تانکت هەیە زیری پۆشت هەیە سیارەی درعت هەیە کەشوە تەسیری هەیە ئەگەرەکە بەبیتە هاتینی ئێمە بە ئامودە و بە قامشتی بەفرێک و بارانێکی زۆرە ینی قوڕاوێکی زۆر هەیە لەم ناوچانە کاتێک کە تانک هێڕشە بە شتێکە پێڵەن انفتاح المعركة کراوەی ئەکرێتەوە بۆ شەڕ چونکە ئەگەر بە شەقامی سەرچیە بۆت بێت تواتوانی بە موسەیراتیان کەمینی لێدەی بە چەکی RPG بێ 106 بێتن هەردووە SPG 9 بێتن ئەتوانی چارەسەری ئەو ڕتلە بکەی لێی بدەیت بەڵام تانک دایمەن فراوانە بێ ئەکرێتەوە انفتاح معركة کە زەوی قوڕە بێتن بە یەکجاری ئەو حرەکەی نامێنێتن گیرە خواتن لەبەر ئەوە ئەم ئاگربەستە لە هەمان کاتا قانزاجی ئەوانە بۆ چونکە چاوەڕێەکە زەوی وشک بێتەوە کە زەوی تەوا وشک بووە ئەنجا هێرشە گەورەکە دەست پێ ئەکاتن لەم کاتەیان ناتوانن هێرشی فراوان بکەن بە تانک و زری پۆش ئەوەیە ڕۆژئاوایانی ئەوەی کە بینیمان دەشتێکی هێزگار زۆر بەڵێ دەشتێک بەڵام ناوچەی استراتیژیشی تێدایە بۆ شەڕبانان بەڵێ تایەتی بەس ناتوانین ناوی بێنین شۆ چووەیە بەڵام خۆیان قایم کردووە لەو شۆنانە هەتاکو ئەگەر بڵین زەوی وشک بێتەوە ئەگەر هێڕش بکەن بە تانک و زری پۆش و سیارەی درع و بە هەموو جۆرێکی باڵێکی زەرەرێکی زۆریان پێگاتن بەڵام شەڕ تۆ ناتوانانی نەتیجەی بزانی هەتاکو دەست پێ نەکاتن نەخێر زۆر باش لە ینی لە زۆر بەرنامەیە من و تۆ باسی ورەی شەڕوانانمان کرد ئەم چەند ڕۆژە لە ناویانە بەردەوام قسەمان لەگەڵیانان کردووە ینی تا ئەوەی کە مەسەڵەن ئێستا ئاگربەستیشە حتا بەڵام ئەوان ئامادەکاریەکەیان سەرسوورهێنەرە و بەردەوام مەسەلەی ینی لە ڕووی هوەریشەوە بەردەوام گۆرانی شۆڕژگێڕی و ئەوانە لێ دەدەن لە ڕووی سەربازیەوە کە لە دۆخێکی ئاوابی ئەمە تا چەند موهیمە ئەمورە بەرزێت تاما ورد بەرز بێتن زۆر زۆرەوە کواتۆ ورد مەسەڵەن نەبێتن و هێڕشێ بکرێتە سەر و یەکسەر سەنگەر بەجێ هەڵی و ڕابکەی واچە ئەم شتانە ڕۆدا بەڵام لێرە شەربانەکان بەڕاستی ئەنی دوێنێ شەویش تاکو کاتێکی تاخیر پیاسەمان کرد بە سەریانە گەڕین لە ناو شاری حەسەکە و لە ئامودە و ئەو هەموو گەنجانە چەکیان پێ تاکو بەرەبیان گۆرانی ئەڵێن و هەر وڕیان زۆر بەرزە هیچ جویان لە هیچ شتێ نییە بێتن نەیەتن شەڕەکەی خۆیان هەرەکەن ئەیکەن باسی شەڕی کۆڵان بە کۆڵانیشمان کردووە ئەوەی کە دەبینرێت مەسەلەنەوە هەموو گەنجە لەسەر و کۆڵانانە شەوان ینی ئەمە بەرگریکردنی حەقیقیە وانە لە خەڵکی شارەکان تۆ لە کۆتایە ئەبێ هەموو حیساباتێ بکەی لە شەڕە یەک لەم عەرزە تەختایە بۆ نمونە من شکامەوە ئەبێ شەڕی کۆڵان بکەم ئەبێ لە ناو کۆڵانە تەواویان کەم و دەریان کەمەوە زانی لەبەرەوە ئەو گەنجانەی کە بڵاوە بنەوە ئاها بە سەربانەکان و ناو شەقامەکان و بڵین کۆڵان و ئەوانە بەڵێ ئەوە
ضرورە زۆر ضرورە لەم کاتەیە کە مەشق ببینن لەسەری و ڕاهێنان و فێر ببن چۆن شەڕی ناوکۆڵانەکەن و کۆنتاکتیان بەیەکەوە هەبێتن سەر قۆڵێکەوە دێتە ژوورەوە بتوانم هاوکاری ئەو قۆڵە بکەم نەهێڵم ڕەت بێتن لە ڕادەیە تەما خۆی لە بیدایە تۆ چۆن ئەڵین ئەلحەرب خودعاها شەڕ هەڵخەڵەتان نە بەڵێ جاروا هەیە هێڵم بێتە پێشەوە بەڵێ با بێتە ناو سنگەرەکانەوە بەس لێرە من ئامادەم بۆی کە لە ناوی بدەم ئەبێ ئەو پلانانە بەکاربیێنیتر لە کاتی شەڕە چکە وەکو بتومە تۆ لە بیرت نەچێت چەکی ئەوان لەگەڵ چەکی ئەم لە جیاوازی زۆرە لە تانکە لە زری پۆشە لە موسەیاراتە لە توانایە لە فیشەگا لە تەقەمەنیە لە نەفەرە تۆ ئێستاکە حەسەکە لە سنگەرەکانی 6 فرقەت بەرامبەرە یعنی هێزێکی زۆر زۆر زەخمە ئەوە نییە بڵێ هێزێکی بچووک بێتن 6 فرقەکە بێتە سەر نیوەی ئەو فرقانە هەمووی داعش و ئەوانە لە دەروی کۆنتترۆڵن فەرمان وەرناگرن نە لە ئەحمەد شەرع نەهین هەیە فرقەی هەیە وەکو باسم کردووەمانە لە تورکیا فەرمان وەرەگرن بۆی هەیە مفاوەزات بێتن ڕای نەگرن و بۆی هەیە هێڕش بێن نەسەرت ئاگام لێ جەنابەتیانی لەگەڵ شەربانان و چەکدارانی سەر کردووە ئەوان تەواوەتی ئامادەیە بشەڕان ئامادەن بەڵێ ورەشیان پۆڵاینە و وەڵڵە وریان پۆڵاینە و کۆمەڵی گەنجی باشووری بینی کوردستانی خۆمان لێرە هاتی نوێنەمانگر بەیەکەوە بەڕاستی ئەوانی شاتن چوونە بەرەکانی جەنگەوە بۆ بەرگری لێرە کورد ئەوەی لەم ڕۆژەیە هەموو یەکە زۆر باشە من هیچی وام نەماوە گەر زانیارێکی زافە بکەیت سپاس دەکەم حتمەنم گفتوگوی من و تۆ ئابێتن چاوەڕوانی نووسری وەزعکەکەین و ئەو کاتە قسەیەکی تریتیاکرێن انشاءالله سپاسی جەنابتانی شەکەم بۆ بینەری ئێوەش